یەک مانجڕێکە ئەو ناتیە ئێرانە قورتە هەتێستا ئێرە مشکێنە بە ئەو قورتە درایتەوە بە عفارێ نازانین ئاوەکەیان دایدە چندرێ ئاوەکەیان تەعویل لێ چیدە لۆ چندر ڕۆی نازانینەمە ئەو عفرە دەتەوە ئەو ئاوڕۆی ئێستا هەوالی گەڕانێ بە زیانشتیا یەک مانجڕێکە ئەو ناتیە یەک مانجڕێکە دوو جار ئاواتی بەخوای دوو جارەکەش سعات بۆ حسابی هاواتە نییە هەموو تازێست دەکردم بەخوای نیو سعات نابیگرتم تارتانچێک بدە هەزار نارە دەی بخۆی بە قوربانکەی بە سعات لە دوو سوورەوە بگەڕێی تاچی بینی کاکە وەرە بە قوربان دەم بەس نۆ بڕکە چ بکەین کاکای چارچە هێ بۆ گەرمای کەکە چ بکەین دۆ سێ ڕۆژە سەقات تەلەفۆن دەکەین لۆ ئەولا ئەو دەرێ ئەو کاکە بەسەر چاو دەرێ بەسەر چاو هەمووی دەرێ بەسەر چا هەر بەسەر چاوەکەی هیچ کەسێک نهات هیچ کەسێک ناتێرەنە هیچ کەسێک ئەو سێداکانش هەموو خەرچی فەقیر و فەقرات و ڕەشروتە ئەمی خەرچی فەقیری کاکە چ بکەین کاکە ئاو نییە چ بکەین کاکە بۆ مەردە پێناوی گەرمایە کۆراتی چ بکەین نانی چ بکەین بارچێ دەرێ هەر دەرێ بەسەر چاوە هەر بەسەر چاوەکەی هیچ نەگو هەر بەسەر چاوە یەک مانجڕێک ئەو وەسعێ و ئەوە چەند ڕۆژێرە درایتەوە چار ڕۆژەمە لە خەتین لەگەر میری ئاوێ نازانم لەگەر شوێ لەگەر شوێ قایم قەم ئاگدارە هەمی ئاگدار بەس کەس نەیە قسەی ناکە هەموو دەرێ بەسەر چاو هەر بەسەر چاوەکەی بە قورآن 15 ڕۆژ پێش جێژنێ نا یەک لە ئەو نایەت ناوەڵەیەک پشکمە ناتی هەموو ئادەکرێ سەوەرە بە خۆ لە کۆرانەکەەوە لیان پرسە هەمووە بە تانکەر ئاوی دەکڕن ئارێ بەخۆی ناوەڵە یەک پشکنە تانکەری ئاوێ بە چەند دەکڕن وەڵا 15 و 20 و ئەوەندەی پڕ چی بە 15 و 20 ئارێ وەڵا